تا ڕۆژە موچەمان وەرنەگرتووە تەنها لەبەرەوەی کوردین لەبەرەوەی نایەنەوەی ئەو ئاشتی و ئاوەدانی کە لەم سنوورە هەیە لە سنوورەکانی تران نییە چاویان پێ هەڵنایە دڵنیا بە ئەم بارودۆخە ناخۆشیێتە بەڕێنین ئینشاءالله دەستپێکی کابینەی نوێی حکوومەت دەستپێکیشی باشە بێ دەستپێکێکی پڕ لە خزمەتگوزارە بێ وە لە داهاتوودا ئەوە ببینین کە هیچ شەقام و جادەیەکی بینی شارەکانمان نەبێ کە دووساید نەبێ کە جادەکانمان کەمەکوڕی نەبێت دووش داهاتی ناوخۆ زۆر ئیشی پێکراوە قوربان داهاتی ناخۆوار ئەوە نییە تەنها و تەنها بۆ موچە بەکاردێ ئێمە بەشێک لەو نەوتەی کە دەڕوا کە باسی دەکەن بە قەت لە سایە 60 بۆ کۆمپانیەکانە لە سایە 40 بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بەدەر لەوە ئەو کەموکوڕیانەی کە ڕۆژانە بۆ پرۆژەکان بەکاردێ لە ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ نمونە حەقدەسی ئەو کۆمپانیانەی کە شارەکان پاک دەکەنەوە بۆ نمونە ئەو کارەبایی کە لە داهاتوو و لە ڕابردووشدا کاری پێکراوە ئەمە بە داهاتی ناوخۆ کراوە بۆ نمونە لە وەزارەتی پەروەردە زیاد لە 38,000 مامۆستای گرێبەستەیە کە ئەمە لە پارەی لە داهاتی ناوخۆ دەدرێ و ئەو خزمەتگوزاریانەی پاکەرەوەکانی ناو شار هەموو ئەمانە ئەگەر ئیستا داهاتی ناوخۆ نەبێ دەبێت کوچە و کۆڵانەکانی هەرێمی کوردستان پڕ بێ لە زبڵ